لهر شوێنێک بن بینەرانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی پۆدکاستی ڕۆح کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لەگەڵتان دەبین. بۆ هەر ئەڵقەیەک میوانێکی خۆشەویستمان دەبێت و گفتگو لەبارەی بابەتێک و تەوەرێکی دیاریکراو دەکەین. ئەم جارە میوانێکی زۆر ئازیزمان هەیە، زانا و مامۆستا دکتۆر عوسمان هەڵەبجەی. زۆر بەخێر بێ مامۆستا. بەخێر بێن سەر چاوان و نێو دڵان. زۆر سپاس دکتۆر، حواڵە چۆنە؟ سپاس دەکەم، دڵتان خۆش کردین. بەخێر مەمنونین. هەندێک لە کاتمان گرتی دەبێت داوای لە بردن نەکەین و دەبێت بمان بەخشی. تەوەرەکەشمان هەر بەخشینە دەینە سەری بەسەر لە ئێستا دەبێت بمان بەخشی. سپاس دەکەم دکتۆر. هەر من لەبەرەوەی یەکەم ئەڵقە دەبێت ئینشاءڵڵا هەر لە ناوی پۆدکاستەکەمان دەست پێ دەکەین. ئێمە پۆدکاستەکەمان ناو ڕۆح، خی گەورە خۆی باسی ڕۆح دەکات کە دەڵێت بسم الله الرحمن الرحيم ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. ئەو باسی ڕۆحی کردووە. تو پێناسەی تایبەتی خۆت پێشگەلەوە، ینی ڕۆح لای تو چییە؟ ڕۆحی ڕۆحە. ئێمە بۆ ژیان پێویستمان بە ڕۆح نییە، پێویستمان بە نەفسە. ئەوەی کە ئەژی نەفسە، ئەوەی کە ئەمرێ نەفسە، ئەوەی کە سزا ئەدرێ نەفسە، ئەوەی کە پاداشە درێتەوە نەفسە. بۆیە كل نفس ذائقة الموت لتجزى كل نفس بما تسعى. سيرك هر همي باسي چيا؟ نفسه. أوي آرامة نفسه. أوي لومتك لكاري خرابة كبيوتري نفسي لوامة، نفسي شماني نفسي أمارة، أمر بيكا بكاري چاكا ياخو بكاري خرابة، نفس ماني مطمئن أمامي نفسه. بلام روح جیاوازە كبيري ليكيتو أزاني أو ژمارە زۆرەی ئێستا ژمارەی دانیشتوانی سەرڕووی زەوی 8 ملیار و نزیکەی 250 ملیۆنە. باشە، بەڵام لەو ژمارە زۆرە و ئاپۆڕایە جەماوەریە چەندیان ڕۆحیان هەیە؟ ڕۆح تایبەتە بەوانەی کە نزیکن لە خودا، کە وجدانی زیندویان هەیە. آخر من چی لێکەم پرۆفیسۆرێکی گەورە بێ بەڵام وجدانی نەبێ؟ ئەوە ڕۆحی نییە، ئەو مردووە. بۆیە پەروەردگاریشە فەرمێ خەڵکینە بڕواداران وەرن شوێنی پەیامی ئەڵڵا و ڕەسوول بکەون عەلەیهی السەڵات وسەلام بۆ ئەو شتەی کە داواتان لێکا بتان ژیێنێتەوە، یانی هێشتا زیندوو نین. استەجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم. بۆیە لە قورئانی پیرۆزە ڕۆح تەنها بە مەسیح عەلەیهی السەڵات وسەلام بە ئادەم بەخشراوە باسەکە. بەڵام مرۆڤی دیکەش ئەتوانێ لە ڕێگەی ئەوەی کە ئەوان چۆن وەریان گرتووە مرۆڤی دیکەش ئەو ڕۆحە وەرگرێ بە ئەوەی کە هەمیشە وجدانێکی زیینوی هەبێ، باوەڕی بە خودا هەبێ. باشە بزانێ بۆچی هاتۆتە دنیا، بزانێ هەرچی بوونەوەری خوددایە، هەمووی دروستکراوی خوددایە، خوددا درستی کردووە. ئیتر بۆیە ڕقی لە بوونەوەرێک نابێتەوە. ئەها ئێمە کاتێک گاڵتە بەیەکەکەین ئەڵێن بەراز، ئەڵێن سەگ. بۆ سەگ سوودی نییە، خزمەتی تۆ ناکە. بەراز خزمەتی من و تۆ ناکە. یەکێک لە دۆستترینی ژینگە چییە؟ بەرازە. باشە، ژینگەمان بۆ پاکە کاتەوە. ئەو کەسانی کە مامەڵایەکەن لە گردوونە، کە سەیری گردوونەکەن ئەڵێمە هەمووی دروستکراوی خوایە، بۆیە خۆشەویستیان بەرامبەر گردوون. اینجا هەمیشە وجدانیشان زیندووە لەگەڵ یا ئەمەی بۆمان دەرەکەوێت ڕۆحیانی چی کاتێن ئازدارە فەرمی عەلەیهی السەڵات وسەلام ئەفەرمێ ئافرەتێکی سۆزانی لەش فرۆش بەس لەبەری ڕۆحی زیندووە. ڕۆحی هەیە، ڕۆح باشە، بەزەیی بە سەگێکە هاتەوە خودای گەورە نەکخستێ باشتەوە. ئەفەرمێ پەروەردگار سوپاسی کرد، ئەنجا خستێ باشتەوە. کابرایەک تڕکێکە بینە لەسەر کۆچە و کۆڵانێکە، ڕۆحی زیندووە، ناوێ مێرولەش ئازار بدرێ، بۆیە ئەو دڕکە لابە لە ڕێی خەڵکە لە ڕێگەی ئاژەڵ و گیاندارە، بۆیە پەروەردگار سوپاسی کاتوی خاتە باشتەوە. اینجا وەرە سەیریکە بۆ ئەو کەسانی کە بینین ڕۆحیان نەماوە، سەیرەکە ئۆتۆمۆبیلێکی پێ دوا مۆدێل کەچی جامەکە کاتە و دەبەی ئەوەکە فڕاداتە سەر جادەکە، ڕۆحی مردووەوە. کاتێ بێتە هۆکار ئەوەی ئازاری خەڵکی بە ڕۆحی مردووە.
اینجا بۆیە هیوادارم دەستپێکی ئەم بەرنامە بێتە ئەوەی کە بژانەوەیەکی ڕۆح بکرێ بۆ ئەوانەی کە ڕۆحیان هەیە هێشتا ماویانە یاخوانەی هەر ڕۆحیان لەدەستداوە. زۆر باشە دکتۆر. چی وا دەکات تەمان مرۆڤ ئەگەر ڕۆحی لەبەر نەمێنێت دەمرێت، هەر پارچەیەکیان هەر ئەندامێکی جەستەی مرۆڤ شتێک وا دەکات کە دەتوانە بڵێ وەکو خواردنی خۆیتی، ینی کە باسی چاو دەکەی دیمەنی جوان و ئەو شتانێک کە خوا دروستی کردووا دەکات چاوت تێر دەبێنێت هەندێکدا دەچی لەسەر شاخێک دەوەستی سەیری خوارەوە دەکەی چاوت پڕ دەبێت. دڵی مرۆڤ کە گوێ لە شتێک دەگری کە لە دڵەوە نێزیکە گوێ لە چەند ئاتێکی قورئانی پیرۆز دەگری کە خوای گەورە خۆی دەڵێت ئەلا بذیکری الله تطمئن القلوب، دڵت ئارام دەبێت. شعرێکی نالی و مەحوی گوێ لێگری مەلای جەزیری گوێ لێگری. هی باپیری خۆم کە شێخ تاریش وشی بەخۆشی تەسەوفی بووە کە گوێ لە شتێکی وا دەگری دڵت ئارام دەبێ. خواردنی ڕۆح چیە دکتۆر؟ چی وا دەکات کە ڕۆحەکانمان نەمرێتن؟ ئەزانی مامۆسای خۆشەویست، زانی ئەتوانی وا بکەی هەرچی هەیە لە گەردوورا بیکەیتە هۆکاری ئاسوودەی ڕۆحە. چۆن ئەو خواردنەیە خۆی خواردنەیە بۆ چییە؟ بەس بۆی وەرگێ تێرکە یاد بۆی ڕۆحیشە ئاسوودە بێ چێژی لێ بکەی. بۆیە قورئان باسی ئاویش بێکە بۆکە ئەفەرمێ لە بەروی چێژی لێ بکەی ئەو ئاوای گری بەدەستەوە بەر لەوەی بیخۆی سەیریکە جوانیەکانی ئاو بخێنەرەوە. انظروا إلى ثمره إذا أثمر. هەموو بەرهەمێ کاتێ سێوێک پرتەقاڵێ پێشەوەی قەپی لێگری گازی لێگری پێشەوەی لەتیکەی سەیریکە سەیری جوانەکەی کە بزانە چ جوانێکی تێدایە. ینی ڕۆحی زیندوو ئەو کەسەیە کە بە چاوێکی جوانی سەیری گردوون ئەکا. بۆیە پەروەردگار نێتوانی ئەم گردوونە بە ڕەشسوی دروستکە وایە بەڵام چ تابلۆیەکی ڕەنگاندووە هەر ناتوانی ژمارەی ڕەنگەکان بژمێری. سەری ئەو گوڵە بکە هەر گەڵایەک لە ڕەنگێ، سەری باڵی پەپولێ بکە چۆن نەخشان دوێتی، سەری تاوسێ بکە، سەری کەڵەشێرێ بکە، سەری تافگێ بکە، جوانیەکانی ئاسمان جوانەکانی دەریا باش سەیریکە. اینجا سەیریکە ئەتوانین ئەو شتانی کەی بیسی خوای گەورە گردوونی پڕ کردو لە ئاواز. ئەوە دەنگی کۆترە، ئەوە دەنگی کەڵەشێرە، ئەوە دەنگی کەوە قاس بە قاسبی کەوە، ئەوە دەنگی تافگەی ئاوە. باش سەیریکە نمنمەی باران دەنگێکی تایبەتی خۆی ئاوازێکی دیکەی خۆیە. خدای گەورە لەبەرەوەی ڕۆحت ئاسوودەکە ئاوازی بۆ داناوی، لەبەری ڕۆح ینی ئاسوودەکە شتی جوانی بۆ دروستکرد ڕەنگا و ڕەنگی بۆ دروستکردی لە خواردن. بەس بۆ ئەوە نییە وەرگە تێرکەی بۆی چێژ لە نیعمەتەکان بە ئاسوودەی ببینی. بەس پێم بڵێ مامۆسای بەڕێز چەند جۆر خواردن هەیە لە جیهان ئەتوانی بشمێری؟ ئەتوانی بەس ژمارەکانی باشە جۆری ترێ 300 جۆری بەس ترێمان هەیە. بەس ترێ هەر ترەیەک لە ڕەنگێ بتامێکی خۆی هەیە. ئەو هەموو تامە جیاوازە ئەو هەموو تامە باش سەیری بیبەرەکەی ئەوە بیبەری سەوزەوە سوورەوە زەردە نازانم ئەنواع وەشکال خۆی گەورە دروست کردووە. ینی سەیری گردوون بکە و چێژی لێ بکە و با ڕۆحت ئاسوودە بێ بە تایبەتی. ئەوانە هەمووی وا دەکەن کە ڕۆحمان ئاسوودە بێ، بەڵام ئەو کردەوانەی کەوا دەکەن ڕۆحمان ئاسوودە بێ چین؟ سەیریکەین قورئان باش شتێکە پێ بڵێم لەوە چێ سیر بێ بێنە بەرچاوی خۆت. ئەگەر هەرچی کتێب هەیە پەرتوکەیە، هەرچی نامیلکە هەیە، هەرچی دیوانیشێ هەمومان دڕان، هەرچی کتێبی ئاسمانی هەمومان سووتان، هیچی نەما نوسخەیەکی ئەلکترۆنیشمان بەدەست نەکەو. تەنها کتێبێک هەیە وەکو خۆی ئەتوانین بینوسینەوە بەبێ ئەوەی پیتێکی بگۆڕێ، ئەویش قورئانی پیرۆزە. چونکە با نوسخە بدەڕێ با بیدڕێنین با پارچە پارچەکەین باشە کۆمپیوتەر نەبێنێ، بەڵام بە مەلاین کە زەبەریانە بەبێ ئەوەی پیتێک بزوێنە کەڵە بکەن. باشە کەواتە گەڕانەوە بۆ قورئان. بۆیە قورئان کە قورئانە فەرمێ استجیبوا لله وللرسول اذا دعاكم لما يحييكم. گەڕانەوە بۆ قورئان سەرچاوەی بوژاندنەوەی ڕۆحە بە تایبەتی لە مانگی پڕخێری ڕەمەزانە. سیرکە ڕەبتی کە بەچیەوە شێکی سەرنجڕاکێش قورئان ئاماژی بۆکە. تەسەوڕقی مامۆسا ئێسا زەکات لە هیچ بەرنامەیەکە بەرنامەی ئاسمانی بێ یان نائاسمانی بێ
نایدۆزیتەوە واجب بێ لەسەر شانی دەوڵەمەند بڕپارێ بێ خۆشی بێ و ترشی بێ بیبەخشێ بیا بە هەژار و نەدار باشە بەس تەنها لە دیدی قورئانە هەیە زەکات واجبە لە هیچ کتێبەکە بوونی نەماوە لە هیچ ئاینەکە بوونی نەماوە بەو شێوازە واجب بێ لەسەر دەوڵەمەند بیەوێ و نێوێ ئەوێ بڕێک لەو ڕنج و کۆش و ئەو مانوبوونەی ئەو عارەقی کڕشتی بڕێکی ئەبێ بیبەخشە بە هەژاران و نەداران لە بەروەی ڕوحی ئاسوودەبێ ئەجاگەر دەرفەتی شەو و کاتە باس یەکەین بێگومان دەینە سەر ئەو وردەکارەوە تەمان کە باسیەوەت کرد زۆر جار بیر لەوە دەکەین دکتۆر دەڵێم ئەوانەی کە نابەخشن چ جا بەخشینەکە لە چوارچێوەی من باسی مادیات دەکەم دەینە سەر غیرە مادیش چ زەکات بێت چ خێرێکی تر بێتن ئێستا لە چ وەزعێکدا دەژین یعنی من لە چەند ساڵی ڕابردوو من پێشکەشکاری بەرنامەیەکی خێرخوازی بووم هەم هەر لە کوردستان 24 کە فاندەکەیان بودجەکە لەلایەن چەند خێرخوازێکەوە لە دەستگای خێرخوازی بارزانی دابین دەکرا باوەڕ بکە دکتۆر کە من یعنی کە من دەچووم لەگەڵ ئەو خێزانانە و ئەو دیارەک پێشکەشمان پێشکەش بەو خێزانانەمان دەکرد من لەوان دڵخۆشتر بووم کەچی هیچی من نەبوو بەس من چوویمە و هی پارەکە بۆ ئەوان هاتەوە کەسێک بەخشیوێتی و ئەمە چوم هۆکاروی ئەمن تەوەقع ناکە جارێ دووشە دکتۆر تەوەقع ناکێ چەندە بەڵا هاتم ڕێگای من و خوا لایدەوە لەبەرەوە و چەندە ئەمن دڵخۆش بوومە ئەمن یەکێکم بەس چوویمە پێشکەشکاریم کردووە ینی کەم زۆر دەستم تێدا هەبووە ئەوە دەینێتن زۆر فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە بە خۆم بەخشی بە منیان دابێتن ئەمن بە کەسێک بدەم ئەخۆ ئەوانەی کە تاوەکو ئێستا نیان بەخشیوە هیچ دینارێکیش بەدیدی تو ئێستا وەزعی نەفسیان چۆنە ڕوحیان چۆنە ئەوە جێ بەزەین زۆر زۆر جێ بەزەین ئەوانە نەخۆشن چونکە یەکەم کەس کە زەرمەند بێ لەوەی کە مرۆڤ نەبەخشێت خودی خۆیەتی پەروەردگارە فەرمێتی وما تفعلوا من خير فلأنفسكم هەر چاکەیەکەی بۆ من نییە بۆ خۆتە تەسەورەکەی ئەو کەسانی کە نابەخشن مستحیلە کەسێک کە بەخیل بێ و دەرونی ئاسوودە بێ بۆ دەبێ بەخشم دکتۆر بۆ دەبێ ببەخشن هۆکار زۆرە بەر لەوەی باسی ئەوە بکەین کە ئێمە ئەبەخشین لە بەرەوەی ڕەزامەندی خوددا بەدەستبێنین لەبەر ئەوەی ماڵی من نییە ماڵی خوددایە یاوێتی بە من کە بیگەێنمە بەندەکانی خۆی زۆر جار قسەی تو بەشە کرد تاپان زۆر کەس هەیە دکتۆر دەڵێت خوا ڕزقی بە منداوە و خوا ڕزقیدا بەش کرد و ئەگەر بیویست بە بەو بدات پێی دەدا باشە ئێسا سەرۆک وەزیران بڕێک پارە دیاریەکە بۆ نمونە ئەو کەسانەی کە بێکارن باش بەڵام یەکەیە کە ئەڕواتە ماڵیان ئەیاناتێ یان کەسێک کاتە بەرپرس بڵێ ئەو بڕەپارە بڕۆ دابەشی کە بەسەریانە کەمیانەکە خۆی نایە کە ماڵ و ماڵ بگەڕێ باشە بەڵام وەکو تاقیکردنەوەیکی تۆ ئەیاتە دەستی تۆ ئەڵێ دابەشیکە چاودێریش بەسەرتەوەی بەبێ خۆ ئاگال لێبێ بزان دەستپاکیان نا بزان دەستپاکیانە پەروەردگارە فەرمێکی وآتوهم پیان ببەخشن من مال الله الذي آتاكم لە ماڵی ئەڵڵا کە ئەڵڵا پێی بەخشیون خدا پێی بەخشیون یعنی ماڵی تۆ نییە خدای گەورە یاوێتی بە تۆ هەر خودی خۆی فەرمێتی بڕێکی ببەخشە بە هەژاران هی تۆ نی ئاگال لێبێ ئەمان هی تۆ نییە ئەمانی هێژار و نەدەرە بیگەنرە دەستی هەژار و نەدار ئەی ئەوانەی دەڵێن دکتۆر من لە بەیانی زوو سع 6 بەیانی هەڵدەسم و دەچم ئیش دەکەم و ئەو هەموو ماندوو بوونە و لەوانەیە شەو نخۆنی و چەند تا ئەوم بەدەست خستووە یعنی ئەوە نییە کە لە میراتەوە لە باوکم لە باپیرانم بۆ ما بێتن ئەوە دەتوانێت بڵێەوەی من نییە ینی بۆ ماوەتەوە بەس ئەوەی دیکە جودی شخصی خۆمە بە ئازایەتی خۆی قاچێ جوڵێ بە ئازایەتی خۆی چاویە بینێ بە ئازادی خۆی هاتۆتە دنیا بە ئازادی خۆی خوای گەورە بەرەکەتی خسۆتە ڕزقی ئەوە دیدێکی قارونیانەیە خوا بەرەکەتی ئەی بۆ خوا بەرەکەتی نەخستە ڕزقی ئەوەی دیکەی کە فەقیرە ئەزانی چۆنە لە قورئانی پیرۆزە ئاەتی تەسخیرمان هەیە تەسخیر ینی چۆن ینی هەرموو مرۆڤ هەمووی خزمەتکاری دیکێ ئێمە وازانین هەژار خزمەتکاری کێ دەوڵەمەنە نا هەژار خزمەتکاری دەوڵەمەنە و دەوڵەمەند خزمەتکاری کێ
هەژارە چۆن؟ تەسەورەکەی ئەگەر ئێستا هەژار نەبێ خانوبەرە چون کێ دروستیەکە؟ خزمەت گوزاری وڵات کێکە؟ هەژارێکەوە نییە؟ کەواتە هەژار بوو خزمەتکاری کێ؟ دەوڵەمەنەکان. ئەو کۆشک و تەلارە خۆیان دروستەکەن هەژار دروستەکە. بەڵام هەژار ئەتوانێ بڕوا بۆ سین کاڵا و شتومەکی خۆی بکڕێ؟ ئەتوانێ؟ نا، کەچی خوای گەورە دەوڵەمەنی موسەخەر کرد و ملکەچ کردووە ڕەنج کۆشش بکە مانوو بێ عارق بڕێژێ بڕواتە سین لەوێ مانوو بێ ئینجا شتەکە بخاتە بەردەرگای تۆ پێت بفرۆشێ. بۆیە قوتابی خزمەتکاری مامۆسایە، مامۆسا خزمەتکاری قوتابیە، پزیشک خزمەتکاری نەخۆشە. ئەها ئەو پزیشکە دەستی خاتە ناو هەموو پیساییەوە، ئەو هەموو خوێنەوە عارەقە ڕێژێمان و ئەبێ هیلاکە بێ بزانە چمانویەکی هەیە. خزمەتی کێکە؟ نەخۆش. دەتەسەورەکەی ئەگەر نەخۆشی ژنەبێکێ خزمەتی دەوڵەمەند کاکێ خزمەتی پزیشکە. ئەها نۆرینگەی پزیشکیە چۆڵە چەند خەفە دەخوا چونکە هەژاری لێ نییە، نەخۆشی لێ نییە. کەواتە ئێمە جوانی هەمووان بەیەکەوەی بێنە بەرچاوی خۆت مامۆزا، بێنە بەرچاوی پسپۆڕێکی پرۆفیسۆرێکی لە زانکۆ ئەچیتە هۆڵی تاقیکردنەوە یەک قوتابی لێ نییە. حەزەکەم لەسەر وشەی قوتابی شتێک بڵێم. بەزن هەیە؟ بەڵێ بگومان. ئێمە وشەی قوتابیمان هەیە، وشەی خوێنکارمان هەیە، بەڵام هەردووکیان جوانی زۆر نابەخشن. وشەیەکمان هەیە خوێنیار، ئەبێ بیتە دۆست و یاری خوێندن، ئەبێ دڵداری لەگەڵ خوێندنا بکەی. باشە، مامۆسا چووە هۆڵەکە سەرکە یەک خوێنیاری لێ نییە، یاخوو بە پێچەوانەوە ئەو هەموو خوێنیارە لە زانکۆ سەرکە یەک مامۆسانیە، یەک پرۆفیسۆریە وانیان پێ بڵێ جوانیان نەمێنێ، خوێندن نەمێنێ. کەواتە ئێمە هەر هەمومان بۆ خزمەتکردن یەکدی دروستکراوین. کەواتە فەزڵی من بەسەر کەسێکی دیکەوە نییە، من خزمەتکارم، هەموو کەسێکیش خزمەتکارن. من خزمەتکاری بەڕێستم، هاتووم لە بەرنامەی جەنابتا ئەم پۆدکاستە تۆمارەکەین، تۆش خزمەتی بنەکەی. ئێمە هەمومان خزمەتکاری ئەو برادرانن کە لە پشت پەردەوە خزمەتوانەکەن، ئێمەش خزمەتیانەکەین، هەمومان بەیەکەوە جوانی. زۆر باشە. هەر لەسەر ئەوەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. الله ئەوە چی دەکەنێت دکتۆر؟ مامۆستا ئێمە بەخشینمان هەیە، اینجا هونەری بەخشینمان هەیە. ئەو ئاەتە ئاماژەیە بۆ بەشێک لە هونەری بەخشین. کاتێ بەخشی ناکرێ ئەوەی کە کەڵکی نەماوە ببەخشی تەنها قەین ئەوەش ببەخشە. جلوبەرگێکی کۆنت هەیە بیبەخشە، بەڵام هەموو جارێک کۆنەکان مەبەخشە. ئەبێ جاری وایە ئەو شتێک کە زۆر خۆشتەوێ بیبەخشی. ئازایەتی لەوایە شتێک کە زۆر پەیوەزبی پێوە اینجا بیبەخشی. بۆیە فەرمێ ئێوە چاکە بەدەست نایەنن. هەندێک مفەسیر دەفەرمون بەهەشتە. البر يعني الجنة، يعني بەهەشت دەست نانن تا هەندێک لەوەی کە زۆرتان خۆشەوێ بیبەخشن. تەسەورەکەی کەواتە ئەبێ ئێمە بزانین شتێک کە ئەوە نەبێ کەڵکی نەما بێ، سوودی نەما بێ، لە ناچاریایی بەخشین، ئەوە هونەر نییە. هونەرەوەی قاتێکی تازە کردووە، دۆستێکت هەیە ئەیبینی یەکسەرەڵی کاکە لەبەری ناکەم بۆ جەنابە. باشە، ئۆتۆمۆبیلێکە کڕیوە ئەتوانی بۆ برادێکیش بکڕی، بۆ هاوڕێکیش بکڕی، بۆ هەژارێکی بکڕی. ئەسێریکە گەورەی لەوایە، گەورەی لەوای لایەتەکەی دیکا فەرمێکی ولا تيمموا الخبيث منه تنفقون ولستم بآخذيه لن تغمضوا فيه. سبحان الله. ئەفەرمێ مەگەڕن کامە خراپە بێکەڵکە ئەو بەخشن لە کاتێکە ئەگەر بە خۆتان ببەخشرێ ئێوە وەری ناگرن مەگەر چاوتان داخن. باشە، چ گەورەیەکە بەشێک لەو هونەری بەخشینە مامۆسا بابەتی قسەیەکە کرد پێش بەرنامەکە سەرنجی ڕاکێشان، کەوتە لە وشەیەکمان هەیە، وشەی کوردەواری لە بەرامبەر تەتەوع فەرمووتیە خۆبەخش. ئەزانی خۆبەخش سبحان الله سەرنج زۆر ڕاکێشان بۆ شێ، یعنی خۆتە بەخشی. یعنی کاتێ من پارە بەخشم خۆم بەخشیوە، ڕەنجی خۆم بەخشیوە. باشە، ئەی بەخشی بە کێ؟ حەقیقەتەن نای بەخشی بە هەژار.
ئەی بەخشی بە دەوڵەمەندترین دەوڵەمەند بەذاتی ئەڵڵا لێت وەرەگری، پەروەردگار خودای گەورە لێت وەرەگری، کەواتە خوددا خۆی تۆی دروست کردووە کەچی تۆش خودی خۆ دەبەخشیتەوە بە خوددا لە بەرامبەرە ئەبێ پەروەردگار چیت ببەخشێ و هەل جەزاء الإحسان إلا الإحسان. مامۆستا سەیدیکە دەربارەی ئەوشە کاریگەری وشە لەسەر ژیانمان کتێبێکەیە نووسەرێکی ڕۆژاوایی نووسیوە باز لەوەکە هەر بە ناو نیشانی ئەوەیە وشەکان دەتوانن مێشکت بگۆڕن، وشەکان دەتوانن مێشکت بگۆڕن. ئێمە وشەیەکێ لە کوردەواریە زۆر بەکارێنین بەداخەوە من حەزەکەم ئەم وشانە لە ڕێگەی جەنابتەوە بگاتە دەسەڵاتیش هەوڵ بدێ وشانە بگۆڕێ. ئێستا بۆن منە خەستەخانە بە بیستنی مانووەبی خەستیانی مانوو نەخۆش خانە نەخۆش دەخە. لە فارسیە بیمارستان باشە بیمار هەر بیمار دەکا. لە تورکیا هەستەهانەسی ئەوشە لە خەستەخانەوە نزیکە وازەحان یەک کوشەیە بەڵام بە دەربڕینی خۆیان مانوو دەکا. بەڵام سەرەکی بڵێ چارەخانە ئومێدە پێبەخشێ لە زمانی عەرەبیە مستەشفا یاخو مەشفا. لە هەندێک وڵاتە ناڵێ مستەشفا، مەشفا لە مستەشفا جوانترە. باشە جا سەیریکە تەسەورەکەی لە ناو فەیلسوفەکانە فەیلسوفی ئەڵمانی ناودارن بەوەی بەشێکی زۆریان ڕەشبینن. ئەزانن زانانە فەرمونیەکێ لە هۆکاری ڕەشبینی فەیلسوفی ئەڵمانی چییە؟ وشەیە. وشەیەکمان هەیە بۆ ئاسوودەی بەکارێنرێ، هەمان وشە بۆ بەختیش بەکارێنرێ. یانی چی؟ یانی خۆت مانوو مەکە، عەزیەتی خۆمەدە، ئاسوودەی بەختە. کوردەواری شەڵێ بەختەوەر، بەختیار، بەخت. بەڕاستی ئەمە ئەبێ چارێکین. ئاسوودەیی لەکوێ، بەختەوەری لەکوێ؟ بەختەوەری پەیامێکی نەرێنی پێبەخشێ، هیچ ئیش مەکە، یارمەتی خەڵک مەدە، هیچ کار مەکە. ئەگەر بەخت هەبوو دڵ ئاسوودە بێ، بەخت یارن نەبوو دڵ ئاسوودە نابێ. لە زمانی ئەڵمانیا گلۆک یانی بەخت یانی ئاسوودەیش. لە زمانی ئۆزبەکیە بەخت هەر وشەی بەخت بۆ ئاسوودەی بەکارێنرێ، بۆ بەختیش بەکارێنرێ. بەڵام ئێمە ئەو هوشەمان هەیە، ئەو هەمووشە ئاسوودەی بەکاربێنی. ئەوی دیکە باسی بەختە. بەخت چپەی وەندێکی بەچیەوەیە بە ئاسوودەی بێ بەدەستی بێنی. اینجا هەڵەیەکی باو هەیە لەسەر ئەم قسە. ئاسوودەی بە پارە ناکڕێ. قسێکی زۆر هەڵەیە. بەخۆشم قەناعەتم پێی نییە. بەڵێ بەداخەوە قسێکە زۆر دووبارەوێتەوە. السعادة لن تشترى بالمال. کورە چۆن ناکڕێ؟ دەوەرە پارە نییە، دەوەرە بڕۆرە ماڵی هەژارێک دیارەیەکیان پێ خەڵاتکە تەسەوریان نەکرد بێ. ئەو خواردنە خۆشە بەلەزەتەی جەنابتەی خۆی من خۆم کە ئەوان نیان بینیوە، با لە دەمی خۆمانی بگرینەوە بێنە ئەو ماڵەی بە حیاتی نەبینەوە، بزانە دڵت خۆشە بێنە.